بەڕەسمی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجامی وەرگرتنی دەرچوانی پۆلی 12 ئامادەیی لە زانکۆ و پەیمانگەکان ڕاگەیاند و لە ١٧٤ قوتابیانیش لە خوێندنی گشتی واتە بە خۆڕایی وەرگیراون. دەرچوانی ساڵی 2019 دەرچوانی ساڵی 2019 38,284 دەرچوو فۆرمی پێشکەش کرد بۆ وەرگیران لە زانکۆکانی هەرێمی کوردستان. 38,284 دەرچوو فۆرمی پێشکەش کرد و لەم 38,284 وەکو لەسەر ئەم شاشەیە لە بەردەمتانە 28,185 دەرچوو کە دەکاتە ڕێژەی 174 لە پلانی گشتی واتە پلانی بە خۆڕاییە وەرگیراون. ڕێژەی 174 لە پلانی گشتی واتە پلانی بە خۆڕایی وەرگیراون. ڕێژەی 108 کە دەکاتە 3136 دەرچوو لە پلانی پەرەڵێل وەرگیراون. ڕێژەی 108 و ڕێژەی 114 کە دەکاتە 5544 دەرچوو لە خوێندنی ئێواران وەرگیراون. ڕێژەی 104 لەوانەی کە فۆرمیان پێشکەش کردووە ڕێژەی 104 کە دەکاتە 1481 دەرچوو لە هیچ شوێنێ وەرنەگیراون. وەزارەتی خوێندنی باڵا دەڵێت ئەم ساڵ لەسەر حسابی خوێندنی پاراڵێل ڕێژەی وەرگرتنی قوتابیان لە خوێندنی خۆڕایی لە 30% زیادی کردووە. ئەم زیادکردنەش لە کاتێکدایە کە ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە 3 داشتی جیاوازدا داوای زیادکردنی کورسی خوێندنی بێ بەرامبەر بۆ قوتابیان کردبوو. ئاوکات لە ڕێگەی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیەوە یاداشتێکی ڕاستەی سەرۆکایەتی پەرلەمان و وەزارەتی خوێندنی باڵا کردو. چەند خاڵشی داوا کردبوو کە زیادکردنی کورسی خوێندنی بێ بەرامبەر یەکێک بوو لە سەرەکیترین خاڵەکانی یاداشتەکەی ڕێکخراوی قوتابیانی کوردستان. بۆ ئەم ساڵی خوێندن وەکو جەنابی وەزیر وتی لەسەر پلانی بە خۆڕایی یان پلانی گشتی ڕێژەی 180 زیاد کرا. دوای ئەو زیادکردنەکە لەلایەن زانکۆکانەوە ئەنجامدرا ڕێژەی 180 زیاد کرا و پەرەڵێل بەڕاستی کەم کرایەوە لە دەچاو پلانی گشتیە. بەڵام لەگەڵ ڕاگەاندنی ئەنجامی وەرگرتنی قوتابیان لە کاتێکدایە کا پێشتر ئەنجومەنی وەزارەتی خوێندنی باڵا نرخی کورسی خوێندنی پاراڵێڵی بە ڕێژەی لە 145 کەم کردەوە. ئەو کات 3052 کورسی لە خوێندنی گشتی بە بەتاڵی ماونەتەوە و با پەڵەبگرتنەکانی قوتابیان ئەو کورسیانەش پڕ دەکرێنەوە. هەروە بۆم ساڵ تەنها لە 104 قوتابیان وەرنەگیراون کە ئەمانیژە گەر پاشگرتنی پەڵب لە ئەنجامەکان ناویان ناتەوە. ئەوە لە خوێندنی تایبەت وەردەگیرێن کە وەزارەتی خوێندنی باڵا بڕیاری داوە ئاو شێوەی خوێندنی پاراڵێل نرخی خوێندن لە زانکۆ و پەیمانگا تایبەتەکان کەم بکاتەوە.